تماشاوان هجا انستیتیا کردی یا پاریس هیا سال 1983 هاتیه دامزراندن خدمت که مزن ج کردان را کریه به تایبتی دوار لوبی و دیاسپورا دا خدمت که مزن ج خوندکارین کرد را جی کریه ج هر چار پرچه کردستان خوندکار جوان برنه فرانسا لور دانه خوندن سروک و انستیتیه دکتور کندال نزانه مرووکی جنتلمن و هجای براستی حتی نهاجی وستا نبویه حتی نهاجی کرد که لسر پرسا کرد لروجلات و روج آوای کردستان کنفرانس که ناف دولتی جالی و انستیتیه و هاتی آمده کرن نها بریوده چه ده کنفرانس ده هجمار کسایتین سیاسی پسپور و اکادمیسیان کرد و بیانی بشدار بونه پیامنیر روداوه آلا شالی نهال پاریس ل انستیتیا کردیه و جوی داره لقلمه آلا تبخیر هاتی کاریج مره هنه کی بحثا انستیتیا بکی یعنی کاری کنفرانس بکی و میوان تهیه یا ناک و بشتاری بکنیم میوان من هی دل بخن قسەکانی تۆ لە سەدا سەد ڕاستن و gelek مهمە ڕۆڵی دکتۆر کەنداڵ نەزان ڕۆڵێکی هەرە گرنگی بۆ سەرۆکی ئینستیتوتی کورد لە پاریس بەڕاستی لە سێنات لە پاریس کۆنفەرانسێکی گەوریان ئەنجامداوە پسپۆڕان و سیاسەتوانی ئەم وڵاتیان بانگەش کردووە باس لەوە دەکەن چۆن فەڕەنسا و ئەوروپا بتوان پشتیوانی کورد بکەن لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات کە چی دیکە مەترسی کۆمەڵکوژی جونەسەت بەسەر کوردانێت و چۆن بتوان پشتیوانی کورد بکەن بۆ بەدەستهێنانی ئەو دەستکەوتانی کە بەدەستیانەوەیە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی کە جارێکی دیکە مەترسی لەسەر کوردی ڕۆژئاوا نەبێت و جارێکی داهاتووی ئێران و ڕۆژهەڵات چی بەستەریێت ڕۆژهەڵاتی کوردستان من بە دکتۆر کەنداڵ نەزان لەبەر خاتری ڕوودا و کەمێک کۆنفەرانسەکەیان تەخیر کردو بە بەڕێز بێت بەردەم کامێرە چەند پرسیارێکی لێ بکەین دکتۆر کەنداڵ نەزان زۆر سپاس کە بەڕێستان لەگەڵمانان فەرمووەرنە ئێرەوە دکتۆر ڕۆڵی بەڕێستان ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو هەمیشە بۆ لۆبیکردن و ناساندنی کورد بە جیهان بە تایبەتی فەڕەنسا بەڕێستان بەڕاستی تێکۆشانتان کرد بۆ کورد دەستەکانتان خۆش بێ ئەمڕۆژ کۆنفەرانسێکی زۆر گرنگتان ئەنجامدا و گرنگی ئەم کۆنفەرانسە چۆن ئێمە دەتوانین گەرەنتی لە وڵاتانی وەکو فەڕەنسا ئەوروپا بگرین کە کورد جاری دیکە کۆمەڵکوژی بەسەردانێتەوە چۆن ئەتوان پشتیوانی کوردکردن لە ڕۆژئاوای کوردستان و ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بله زۆر سپاس و سلااو بۆ بەرنامەی دڵخۆین ئیرۆ لە سەناتی فرانسا جوینێکی کۆمونەوەیەکی گرنگ مێچێ کرد بە بەشداربوونا پرۆفێسۆر و پسپۆرێن gelek welatê Avrupayê li Almanya ji Swîsra heta Japon jî kes hatine Britanya mezin Amerîkî hene îcar ewa hemû bi hev re difikirin çawa em dikarin hewl bidin ku raya giştiya Fransa ya Avrupa jî hewkariya xwe berdewam bike o ku hikûmeta Fransa û yekîtiya Avrupa çawa baştir piştîvaniya Kurdê Rojava o Kurdê Rojhilatçî çünkü Rojhilatçî niha ketin nav rewşeka dijwar îcar em hîvadarin ku piştî vê konferansê em ê yek konferansekî li Senatî Fransa tenya ji bo senatора yek ji Parlimanê Fransa li meclîsê ku îca ew jî hearing dibin yani ve guhdariya me bikin o biryar derxin ku piştîvaniya Fransa berdewam be û baştir bibe ji bo paşa roja Rojava به پیشنهادی انستیتوی پارلمان اروپا چند روزبری بریارکی gelek mühim stand یک بریاری پیشکش کرد خانم ناتالی لوازو وزیر کevna کارن اروپا وزارت دروای فرانسا بو اوج سر پیشنهادی انستیتوی بو و به پرانیا کی مزن دنگا هات قبول کردن که یکیتیا اروپا جنها و پیوندی خود گل سوریه به شرط که مافی کردا به ناس کردن o bi şertên ku ber bi helbijartinên taze bernameyekî diyar bikin wê biryarê dan qebûl kirin biryarekî mühim bû. دکتۆر جوان پرسام لە بەڕێستان ئەوەیە ئێستا ئێوە دوای ئەوەی کە ئێستا شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا ڕووی داوە دۆخەکە چۆن هەڵسەنگدانی بۆ دەکەن بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان بله نها ناوچە هەموو ژێر خطر و گفا شر دایه و طبیعتی با رحلات برکو یک جبهه شره اینجا هیوای میوه کو پشتی او شر کو دمکی گلک دجواره یعنی ایمه بخو هیوای میوه کو رژیم
نمینه پشتیوی گلی کردستان لگل آذری و فارس و یدن بر سیستمی که فدرال بچه مافی خوب دن ناسیم هر تشتی دست ما به ام پشتیبانی آم بکن. دکتر آیا فرانسا گارانتی داوا چون فرانسا پیوندی کی باشه است لگل لنزیکا و لگل رجای کردستان لگل حسده گارانتی داوا که مافکانی حسده به پاریزت و فشار بخسر حکومت سوریا گارانتی تنیای فرانسا گوتیا و حول بدن که همو مافی کردا بین قبول کرم لعالیدن داد به امریکا جی کاره کی باش بکن او سیف د کردز اکت گلک مهمه لگلو لینستاگرام و کسی دن ایش بکن که چارالی فشار سر حکومت سوریه هبه که قبول بکن. زوز سپاس زانم پلتا دل بخن کمی که دیگه بریاره کنفرانس که پانل کانی بردوام بکات و خود آگاده بوده برخاطر دلی رودا و دلی برستان دکتر هات بدم کامری امام دل بخن گرینگی ام کنفرانس لوایا که باشد ابوایا لروش آوای کورسانی چندین کسایی گرینگ دیره باشدار بنای بالام بهایی نبونی فراکه و هاتو چای آسمانی و نه انچوانی باشدار ملیره بالام گرینگی که لیره آویا که اس باس لور رکوت نکی روش آوای کورسانو حکومت سوریه دکره باس لداخل است ایران دکره و امان براستی او پسپورانی لیرن باوردی باسی جوخه کانکر لیره و کوخوشی وتی دکتر کندالتی لیره و دوای ام کنفرانس تایبەت دەکەین ڕاوێژکاری بە سێناتۆرەکانی فەڕەنسا دەکەن فەڕەنسا هەمیشە دۆستی کورد بۆ پشتیوانی گەلی کورد بە تابێت لە ڕۆژئاوای کوردستان بۆی مافەکانی ڕۆژاوای کوردستان نەفەوتێت بە هەموو شێوە جارێکی دیکە مەترسی لەسەر ڕۆژاوای کوردستان نەبێت و کۆمەڵکوژی بەرامبەر بە کورد بکرێن لەبەرەوەی کۆنفەرانسێکی گرنگە و خۆش ئاماژەت بدە گەلێکی سپاس کۆنفەرانسەکە بەردەوام دەبێت گەلێکی سپاس ئالا سپاس بۆ دکتۆر کەندال نەزان سپاس بۆ خزمەتێن کو ئەنیسوتیا کوردیە پاریسێ پێشکەشت کە ئاڵا شالی پایەمنێرە ڕووداوێ ji Parisê.